سەبارەت بە دۆخی کەرکووک لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنیەوە بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵمانە کاک شوان سپاس بە ئەمەدە بن بەڕێستان خۆشحاڵ لەگەڵمانی. دۆخی سیاسی کەرکووک چۆنە؟ خۆ دەزانی دۆخی سیاسی کاریگەری لەسەر دۆخی ئەمنیش هەیە؟ بێگومان لە ڕاستیە دۆخی سیاسی کەرکووک تا ڕادەیەک ئێستا متە بێدەنگە بە تایبەت لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بەو پێی کە ئەو هەیمەنەی کە پێشتر هەبوو لە دوای هەڵبژاردن پرسیاری لەسەر دروست بوو، چونکە پێشتر لە دوای 16 ئۆکتۆبەر هێزێکی ئەسکەری سەربازی 100% فەرمانی با بڵێن سەربازی جێبەجێکرا. هەمووان چاومان لەوە بوو کە ئەنجومەنی پارێزگا هەڵبژاردن بکرێ دۆخێکی مەدەنیتر لە کەرکووک جێبەجێ بکرێ، ئەگەرچی تا ئێستا بەداخەوە با بڵێن کەرکووک تاکە پارێزگای عێراقا کە ئەنجامی هەڵبژاردنەکان کاری پێش پرسیاری منیانی لە زۆربەی پارێزگاکانی دیکەی عێراق تقریبەن پۆستی پارێزگار یەکلایی کراوەتەوە. بۆ پۆستی پارێزگاری کەرکووکەوە قورسەوە یەکلایی ناکرێتەوە؟ بێگومان وەزعی کەرکووک جیاوازە، بەو پێی کەرکووک کۆمەڵێک ململانەی پێکاتەکان نەتەوەکانی تایە و لە ڕاستیشە احتراف بە دەرەنجامی هەڵبژاردنەکان نەکراوە تا ئێستا لە کەرکووک، چونکە کورد زۆرینەی کورسیەکانی هێناوە وەکو نەتەوە، بەڵام تا ئێستا پێکاتی عەرەبی ملنادن و نایەنەوێ دەرەنجامی هەڵبژاردنەکان قبول بکەن. کۆبنەوەکانی محەممەد شیا سوودانی تەسەوڕەکەی کاریگەری هەبێت بۆ داهاتوو؟ مەبەست کۆبنەوەکانی لەگەڵ ئەنجومەنی پارێزگای دوو کۆبنەوە کراوە لە بەخا، قرار بوو پێکاتەکان جۆرێک ڕێکەوتن بکەن بچنەوە بەخان لەوێ جاریشکە ئیتفاقەکە جێبەجێ بکرێت، بەڵام لەبەرەوەی لە کەرکووک لە ناوخۆ ڕێکەوتنەکە نەکراوە، بۆیە کۆبنەوەکان لای ئەنجومەن سەرۆکوەزیرانیش ڕاوەستاوە ئێستاە. باشە، ئەم کێشەیەکی چارەسەر بێ، یعنی ئەمە گرفتێکی گەورەیە بۆ شارێک، چونکە نەبوونی سەقامگیری سیاسی کاریگەری گەورەی لەسەر نەبوونی سەقامگیری ئەمنی هەیە. نەبوونی سەقامگیری سیاسی کاریگەری لەسەر ئەمنی هەیە، لەسەر خزمەتگوزاری هەیە، لەسەر ژیانی هاوڵاتیان تاک بە تاکەیە. بێگومان کەی چارەسەرە بێ لە ڕاستیە ئەگەر ئەم قسەیەکەم ڕەشببینی لەسەرم حساب نەکرێ قەت چارەسەر نابێ کەرکووک وەزعی کەرکووک بەو مانایی کە ببێ بە شارێکی ئاسایی، لەبەرەوەی بەڕاستی پێکاتەکان ڕێژەکان لێک نزیکە و ململانەکانیش قورسە و بەڕاستیش لەوێ لە بری ململانەی خزمەتگوزاری، لە بری ململانەی مەدەنی، ململانی دەستشکانەوە و یەکترشکانەوە هەیە لە کەرکووک. لەبەرەوە ئاسان نییە 100% بگەینە کەنارێکی ئارام، بەڵام ئەکرێ قۆناغەکە لە ئێستاە بە سەرکەوتنی با بڵێن دەرەنجامی هەڵبژاردنەکان و دانانی پارێزگارێکی کوردووە تۆزە گەڕانەوە بۆ ژیانی مەدەنیێت. باشە، پێ دوایە کێشەکە هەر عەرەبە یاخود تورکمانیشە، چونکە ینی هەر یەکیان بە شێوازێک داوای پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. لە ڕاستیە هەر سێ پێکاتەکە وەکو پێویست لەگەڵ یەک نین و لە ئەنجامیش نا لەبەرەوەی من کوردم، کورد زۆرینەی هێناوە دەبواە ئەوان دان بەو دەرەنجامی هەڵبژاردنە بنێن لێگەڕێن کورد حکوومەت پێک بێنێ، بەڵام نەیان هێشتووە و بە تایبەتیش لە ئێستا عەرەب زیاتر کۆسپن لە پێش با بڵێن پێکێنانی حکوومەتی مەحەلی کەرکووک. تورکمانەکانیش بەداخەوە تەییدی سیاسەتی عەرەبیەکەن، ئەمەش سیاسەتێکی هەڵەیە. باشە، ئەگەرم کۆسپ و بەربەستانە هەر بەردەوام بێ دۆخی ئەمنی کەرکووک بەرەوکوێچێ؟ ئەم وەزعی ڕاهینەی کە ئێستا هەیە کە بەڕێی من خراپترین قۆناغی سەردەمی کەرکووکە درێژەی دەبێت و ملمانەکان درێژیان دەبێت، احتیمالە لە دوجارە بچێتەوە بەردەستی مەحکەمەی ئیتیحادی و نازانم تێکەولێکە و دەستێوەردانی دەرەکیش بێگومان لە کەرکووک مەوجودە. بەڵێ، بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە ستودیۆ لەگەڵ مامی سوپاس بە ئەمەدەبووی. بەڕێستان کاک شوان، سوپاس بۆ.